خزمان و هاوڕێیان گومانیان نەبوو لەوەی ئەو ڕۆژە دێت زەردەخەنەکانی ئۆجین جانسن و گەشانەوە لەسەر ڕوومەتی لۆریس گلەڤەر و فرمێسکی شادی دێرک ویت دەبینن. دادوەر نانسی مارگرێت وتی ئەمە ئەو ڕۆژەیە کە یاسا براوە بوو. من خۆشحاڵم کە پێتان دەڵم ئێوە ئازادن و دەتوانن بڕۆن. ئەوان 20 ساڵی تەمەنیان لە زینداندا بەسەر برد بەهۆی ڕووداوێکی کوشتنەوە کە لە ساڵی 1995دا ڕوویدا بوو. داواکاری گشتی دەڵێت تۆمەتەکان هەڵوەشاوەتەوە لە دادگاییکردنێکی نوێدا. هەرسیانیان ساڵێک پێش ئێستا بە کەفەلەت ئازاد کران کاتێک لەلایەن پرۆژەی بێتاوانی ئۆهایۆوە کە کار بۆ زیندانیە بێتاوانەکان دەکات حکومەکەیانی ڕاگرت. هیچ وشەیەک وەسبی ئەوە ناکات چەندە سوپاسگوزاری ئەوانم. ئەگەر ئەوان نەبوونایە پێم وانییە هیچ لەمانە ڕوویان بدایە. کۆمەڵێک چاوی نوێ هاتن بە قوڵی چاڵیان هەڵکەند و گەنجینەکانیان دۆزیەوە. هەمومان پەیوەست بین پێکەوە هەمیشە بڕوامان بە بێتاوانیمان هەبووە هەروەها خێزانەکانمان هەمیشە بڕوایان بەمە هەبووە. ڕۆزمێری جانسن وتی هەمیشە بڕوان بەوە هەبووە کە کوڕەکەم ئازاد دەبێت. ئەگەر ویستی خوددا نەبووایە ئەمە ڕووی نەدەدا. خوددا ئەم کاری ئاسان کرد دەمزانی ئەو ڕۆژە هەردێت بەڵام نەمدەزانی کەی. محەممەد مەجید دەنگی ئەمریکا.